تماشاوان نجاو دیمن کن دبینن اپراسیون کنترل کرنا باجارو که فلوجه کو نادا دماسه روزانه دست بکری و هیان آجی آنزده گندن در دوراوی هاتنه کنترل کرن او دیمنن کن دبینن با اوی که زندی جوارا بدوگیزین دیمنن کنترل کرنا اپراسیون کنترل کرنا فلوجه نکو ایناجی بردوامیاوی هد دما سه روزان در واسه 11 گندن در دوراوی جی هاتنه کنترل کرنا او دیمنانه که دبینن دیمنی اپراسیون کنترل کرنوی فلوجن که ماوی سروج اپراسیونی کنترل کرنوی دستی پی کردوه و تا استاش 11 گند لدوروبری فلوجه کنترل کراونتوه تا استاش اپراسیون که بردوامه و هر وها سروکی لجنه آسایش و برگری لپارلمان عراق رایگاندوه که تا استا هاوپەیمانانی نێودەوڵەتی چێریشێکی ئاسمانیان نەکردوتە سەر فەلوجە واتە تا ئێستا هاوکار نەبوونە کە بە هێرشی ئاسمانی بەشدار بن لەوەی هاوکاری هێزەکانی عراقی بکەم بۆی فەلوجە کۆنتڕۆل بکرێتەوە ئەو دیمەلانەی کە دەیبینن بە شێوەیەکی ڕاستەوخۆ فەلوجە کاتی ئۆپەراسیۆنەکەیە وەکە لە وێنەکان دیارە دەیبینن کە ئێستا ئۆپەراسیۆنەکە بەردەوامە هیناجی نازاندرێت کە چەند کەسیان چەند کوژرا و بریندار هەیە لە سوپای عێراقیان چەکدارانی داعش چەندیان لە ناو فەلوجەدان تەماشاوانە نێژە ئەو دیمەنی کۆن دبینن وەکی ئەو دیکەلا دیارژی دیمەلاندا خۆیان دەبە ئەو بۆمە بارانکردنا بنگە و پێگەین چەکدارێن داعشە لە ناو فەلوجەیە دەکۆ هێزن عراقی دەستکرێ پێ هەمە دەمیدا سەرۆکی لجنە ئاسایش و بەرەبانیا پەرلەمانی عێراقیشی دەبێژە کو حیاناژی لە دەما دەستپێکردنەوە ئۆپەراسیۆنێن کۆنتڕۆلکردنا فەلوجە بۆ تۆ ئاوایەکی هێزن هەفپەیمانان عالیکار نەبوونە یعنی لە ئەسمانی بە بۆمبەبارانە چەکدارێن داعش نەکرێ ببەر و باژی لە پرانیا جێندن کو دەما کۆنتڕۆلکردناوان باڵافرن هەفپەیمانان ێرج دەکردن کو هەفکاری دەکردن لە ئەسمانی بە بۆمبەبارانە چەکدارن داعش دەکرد و دەما سێ ڕۆژانە لە فەلوجە ئەف ئۆپەراسیۆن بەردەوامە هەلبەتە فلگۆر گوتنا حاکم زاملی کو سەرۆکی لجنە ئاسایش و بەرەبانەیە لە پەرلەمانی عێراقی وەیەکێ دەبێژە کو نهادا ئیرادەیەکان نێودەوڵەتیژی هەیەش بۆ یەکێ باژارێ فەلوجەنێتە کۆنتڕۆلکردن فلگۆر گوتنی نوێی ئەو خیا دیکە لێبێی کۆ ئاماژە بێ سێبێ خستنە بەرچاوباوێ بکە دەبێژە حتا نەها ئیرادەیەکە جدی نینە ئەنکو ئێرادەیەک هەیەژی بۆ کو باژارێ فەلوجەنێتە کۆنتڕۆلکردن دیمەنێ کۆن دەبینم بۆمبەبارانە چەکدارێن داعشە ji bal hêzên Iraqî ve ku cih û bingeh û baregehên wan bombebaran dikin û dema sê roja operasyonê destpêkirî weke tê gotin jî dixwazin Felûce bête kontrolkirin. Bajarokê Felûce helbete ser bi parêzgehan barê nêzî 65 kilometran li Rojavayê bajarê Bexda ve dûr e di sala 2014 de çekdarên Daeş ew bajaro kontrol kirdibû. Bajarokî Felûce ser bi parêzgehê Embare û nizîkî 65 kilometr li Rojavayê şarî Bexda we dûr ew li salê 2014 we çekdaranî Daeş em şarûçkeyan kontrol kirdibû ke te êsta li jir kontrolê ewan de û lê êsta de operasyonê kontrolkirinewê şarûçkeke destî pê kirdiwe mawê sê roja tuanrawe 11 gund lew derûberî Felûce kontrol bikirête li layên hêzê Iraqîkanەوە lê êsta jî de operasyonekan berdewamî heye her wiha Hakim Zamilî ke serokî Lijneyê Asayîş û Bergiriyê li Parlemanê Iraq ama ji bi we kirdiwe ke li êsta de îradeyekî nêwdewletî heye bû ew şerî Felûce kontrol nekirêtewe helbete bi pê qisekanî ew ke amajeyê pê kirdiwe ew dîmenaneke dêbînin ew topbaranî çekdaranî Daişeke hêza emniyeke hêzekanî Iraq deyken li prosesî kontrolkirinewê Felûce ke mawê sê roje berdewamî heye ke li salî 2014 kewte jêr distî çekdaranî Daişewe lew katiwe ta êsta li jêrdestîya wan dabû lê êsta jî de ew operasyonane bo kontrolkirinewê destî pê kirdiwe ke dekevêta Rojavayê şarî Bexda we
التماس من اینجا دیمنین کنترل کردن باجر و کیف فلوجه نجبالزن عراقی بکو دماسی رجوع کن دیمن انجی خیاد به او چند ترمبیلک و سربازن عراقی لورهنه جیبو ویکی حول دادن بزابان دیکن بکاربن باجر و کیف فلوجه دبن کنترل اچاک دارن داجده در بیخن و جاردن کنترل بکنه بکو ده سال 2014 ده که تو بود دستین وانده